محەممەد حەسەن سعدی چاودێری سیاسی سەبارەت بە بەردەوامی قاچاقچێتی و گەندەڵی لە بەندەری ئەم قەسر لە بەغداوە لەگەڵمانە کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. باشە بەندەری ئەم قەسر ینی سەرچاوەکانی داهات لە عێراق لە جیاتیوی ببنە هۆکارێک بۆ خزمەتکردن و خزمەتگوزاری بۆ خەڵک بوونەتە هۆکارێک بۆ گەندەڵی. یعنی ئەم گەندەڵیە بۆ چارەسەر ڕاکرێ بۆ چارەسەرێکی ڕیشەی لە عێراقە بۆ نادۆزرێتەوە. بسم الله الرحمن الرحيم. بەلای خۆی بەخشندەی میهرەبان سەڵ لێ و بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس. ڕاستەکەی ئەم قەسەر لە پرۆژە هەرە گەورەکانە کە پشتی پێدەبەسترێت لەوەی کە بێتە سەرچاوەیەکی داهات بۆ هەموو عێراق. بۆیە حکوومەت گرنگی بەم بەندەرە دەدات، بەڵام ئەو ئاستەنگانەی لە بەردەم پەرەپێدانی پرۆژەی ئەم قەسرن وە لە بەردەم ئەوەی بابڵی پرۆژەکە باشتر ببێت هۆکاری سیاسی و هۆکاری ئابووری و هۆکاری گەندەڵی کارگەڕی و دارایشی تێدایە کە دەستی بەسەر بەشێک لە بەندەرەکەدا گرتووە. بۆیە من پێم وایە ئەم قەسر فشاری زۆری لەسەرە، فشارێکی سیاسی کۆنتڕۆلکردنی لەلایەن هەندێک حزبی کاریگەر لەو ناوچەیە لە بەسرا و نەبوونی چاودێرێکی دارایی لەلایەن حکوومەتەوە و جێبەجێنەکردنی سیستەمی ئەلکترۆنی دارایی لە جومگەکانی ئەم قەسر هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ئەم دیاردەیە لەوێ بوونی هەبێت، تەنانەت داوا کراوە کە پێشکەوتن هەبێت لە بەرەوەی تا ئێستا پێش نەکەوتووە. باشە دەگوترێت گروپە چەکدارەکان دەستیان خسۆتە قورجی ئابووری عێراقەوە، ئەمە تا چە ڕاستە تۆ ئەڵێکی لەسەرم؟ بەڕاستی ئێمە ناڵێن گروپی چەکدار، بەڵکو دەڵێن ئەوانە کاریگەریکی سیاسیان هەیە، بەڵێ کاریگەری سیاسی لە پێشترە، چونکە ئەوانە ناشادرێتەوە کە لەسەر خودی ئەم قەسر کاریگەریان هەیە و لەسەر کۆی عێراق بەگشتی کاروباری کارگێری و لەسەر هەناردە و هاوردەی عێراق کاریگەریان هەیە. لەبەر ئەوەی ئەمان خاوەنی هەژمونێکی سیاسین، بەڵام بوونی ئەوەی کە هەندێک گروپی چەکدار لەو ناوچەیەدا هەن پێم وانە بەو شێوازە بێت بە پێچەوانەوە پێم وایە کاریگەری سیاسیان هەیە. ئەو کاریگەری سیاسیە بۆتە هۆکاری ئەوەی کە سیستمی ئەلکترۆنی لە دەواازەکان جێبەجێ نەکرێت. باشە ئەو یاسا و ڕێنمایانەی کە لە عێراق هەن توانیویانە ڕێگر بن لە تەشەنەکردنی گەندەڵی؟ بەڵێ حکوومەتی محەممەد شیع سوودانی ڕژدە لەسەرەوەی ئەم جۆرە دەسوەردانانە کۆتایی پێ بهێنێت و ڕێگە بەوە نادەن کە با بڵێن حەزبە سیاسیەکان دەست بەسەر جومگە ئابوووریەکانی وڵاتدا بگرن. حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی دەیانەوێت کە بەندەرەکە بە شێوازی ئەلکترۆنی کار بکات و ڕێگە بەوە نادەن کە یاری بە گومرگی ئەو ناوچەیە بکرێت و هەموو شتێک کۆنتڕۆڵ دەکرێت، هەمویان کۆمەڵی ڕێکارن. حکوومەت کردوێتی دەشیکات و جدیشە لەوەی کۆتایی بەم دیاردانە بهێنێت، چونکە ئەم دیاردەیە و یاخود ئەم ڕێکاران یارمەتی دەردەبن لە نەهێشتنی گەندەڵی بەتایبەتی لەم قەسر. زۆر باشە، گەندەڵێکی زۆر لە دەواازە سنووریەکان هەیە و لە بەندەرەکانە هەیە. ینی ئەمە حکوومەتی عێراق دەتوانێت کۆنتڕۆڵ ئەمە بکات، چارەسەری ئەم گەندەڵی بکات، نەهێڵێ جارێکی دیکە گەندەڵی بکرێتەوە، یان چونکە گەندەڵەکە بەردەوامە بیوەستێنێ لانی کە. نعم هو احنا فقط يعني فقط اجراء بەڵێ ئەمە چەندیا یەک ڕێکارە. ئەگەر ئێمە بتوانین ئەو ڕێکارە ببینە نێو بەندەرەکان و نێو دەواازەکان، ئێمە کۆتایی بە 90 گەندەڵی دەهێنین. ئەویش بە ئەلکترۆنیکردنە، چونکە بە ئەلکترۆنیکردنی ڕێکارە کارگەرەکان کۆتایی بە گەندەڵی دەهێنێت لە بەندەرەکان و لە دەواازە سنووریەکان و پرۆسەی هاوردە و هەناردە ئاسانتر دەکات و تەنانەت دەتوانین ڕۆکی کاروانەکانیش کۆنتڕۆل بکەن. لەبەرەوە گەرێمە بە ئەلکترۆنیمان کرد هیچ کەسێک ناتوانێت یاری بە بارەکان بکات یاخود بە هاوردە و هەناردە بکات کە لە ئەم قەسر هاتووە خودڕۆیشتووە. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە با بڵێن بە ئەلکترۆنیکردن ببێ بە بەشێک لە سیستەمی بەندەرەکان. باشە گەراتوەم گەندەڵی ڕانەگیرێ و بەردەوام بێ. داهاتووی ئابووری عێراق لە ڕووی دارایی و ئابووریەوە چی لێیە؟ ئاستەکەی ڕاستە کە عێراق پشت بە بەندەری ئەم قەسر دەبەسترێت، دەتوانین بڵێن پشت بێبەستنێکی تەواو، بەڵام پێمان وایە ئەگەر عێراق هەوڵ بدات و ئیرادەیەکی سیاسی و کارگێری و ئابووری هەبێت و حکوومەتی محەممەد شیع سوودانی کە ڕژدە و جددیە لەسەر کۆتایی هێنان بەو زۆرە هەژمونی هەندێک لایەنی سیاسی و لەسەر جومگە ئابوووریەکانی وڵات بەدڵنیاییەوە کاریگەری نەرێنی هەیە. ئەم پرسە
بەڵام لە هەمان کات ئێمە پێمان وایە عێراق ئیرادەی تەواوی هەیە بۆ ئەوەی دەست بەسەر بەندەرەکاندا بگرێت و ئەم دۆسیانەت بتەواوی دابخات و کۆتایی بە هەژموری پارتە سیاسیەکان بهێنێت و جگە لەوەش ئێمە پێمان وایە حکوومەت ڕێگە بەوە نادا کە هەژموری سیاسی لەسەر ئەو ناوچانە بەردەوام بێت لە ماوەی ڕابردوودا توانراوە کە بەشێک لە لایەنەکان کۆنتترۆل بکرێن و تەنان توانراوە کاریگەری عشیرەت و خێڵەکان لەسەر ئەو ناوچانە نەهێڵڕێت و حکوومەت توانیویەتی کە هەندێک ڕێکاری کارگەری زۆر باس جێبەجێ بکات لەم جمگانەدا بۆیە بەڵێ جدیەکتێک هەیە لە حکوومەتی محەممەد شیع سوودانیەوە زۆر باشە ئەنی حکوومەت دوای حکوومەت کاتێکە سەرۆکوەزیرانەکان دەست بەکارە بن حکوومەت ڕاستپێرە بە حکوومەتێکی دیکە هەمووی باس دەوە کات کە گەندەڵی نایڵێ چارەسەری گەندەڵی کرێ و خزمەت گوزارەکان ئاسی خزمەت گوزارەکان لە عێراق بەرزەکرێتەوە بەڵام ئەمە نابینێ و گەندەڵی ڕۆژ بە ڕۆژ زیاتر کرێ ویستێک هەیە لە عێراق لە سەروی حکوومەتەوە بێ نەیەوێت ئەمە بکرێ حکوومەت دەتوانێت کۆنتترۆلی ئەو یعنی باڵا دەستیە سیاسیە بکات کە بەسەر ئابووری عێراقەوە هەیە و بەدڵی خۆی سوود لە داهاتی عێراق وەرەگرێ يعني أنا أحمل المسؤولية إلى الحكومات المحلية في هذا الجانب. كده خما استوي حكومة خوزي كان نوك حكومتي فيدرالي لبروي أوان نعم يوكو بيويست جرينجي ببارزغا كان بدن ولبرد چونك شايستي داري ترخان كراو ببارزغا كان و انجمني بارزغا دتوانيت بهمانجي لقال بارزغا شتكي زور ببارزغا كان يخوام كانوا دتوانين بارزغا كان يخوان لروي خدمت گوزاری و لدیوکانی دیکە دیو ئابووری و داراییەکان بگۆڕن دەتوانن ئەو بەرهێنانی جیهانی بهێن نێو پارێزگاکانی خۆیان بە تایبەتیش کە ئێستا هەموو پارێزگاکانی عێراق پارێزگای سەقامگیر و ئاشتین لەم سەر بۆ ئەو سەری عێراق هەموو بارودۆخێکی سەقامگیریان هەیە و لە دۆخێکی باشدن کۆمپانیا جیهانیەکان هاتوونەتە نێو عێراق و بەرهێنانی کردو ئێمە لە بەغدا لە کووت لە ناسریە کۆمپانیای زۆر گرنگمان هەیە کە بەرهێنانیان کردووە لە بەسەرەوە بە هەمان شێوە بۆیە پێویستە بەڕاستی حکوومەتە خۆجەیەکان پارێزگارەکان کاری خۆیان بکەن بەڵام بەداخەوە بەهۆی هەندێک کێبڕکەی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکان لە نێو خودی پارێزگاکاندا ڕێگر بۆ لەوەی کە بڵێن پرۆسەکە دواب بکەوێت بە تایبەتی وەبەرهێنان دواب بکەوێت لەوەی وەبەرهێنەران بێنە نێو پارێزگاکان یاخود هیچ نەبێت ئێمە پارێزگای زۆر گرنگمان هەیە سەلاحەدین پارێزگایەکی زۆر گرنگە چاوەڕێی ئاوادانی دەکات دیالا بە هەمان شێوە گرنگە و چاوەڕێی ئاواداری دەکات مثەننا و پارێزگاکانی دیکە دیوانیە کە ئاستی خزمەت گوزاری تێدا زۆر خراپە هەموو پارێزگاکان چاوەڕێی ئاوادانکردنەوەن ئەگەر ئیرادەی سیاسی لە نێو خودی پارێزگا لە نێو ئەنجومەنی پارێزگا هەبێت کاک محەممەد ئەم ئیرادەیە بۆ دروست نابێت بۆ خزمەتکردنی خەڵک يعني وجود الصراعات يعني بوني من ملاني سياسي هوكارا بيرمان نسيت بروي ناكوكي لنيو انجمني باريزغا كيشي لبروي مديتمان بنمونا لناصريه بوهوي كيشي كي شخصي لنيوان انجمني باريزغا وباريزغا بو هوكاري اوي كباريزغا لبوستك دور بخريتو بويا ام زورا ناكوكي سياسيانه اواني ك بون بململاني وناكوكي شخصي براستي هاوشوي او روداوي ناصريه دكريت ببنه هوكاري اوي كباريزغا نتواني وكو خوي ارككاني خوي بکات و بەرهێنا ڕابکێشێت بەڵێ محەممەد حەسەن سعدی چاودێری سیاسی لە بەغدا و لەگەڵ مابووی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێ